ئاڵمەتی دژی گەندەڵی بەسڕی دەگاتە هەولێر و دەست بەسەر موڵک و دەیان ملیار دینار دەگیرێت. دوای تەیف سامی حکوومەتی هەرێم شەڕ بە وەزیری نوێی دارایی عێراق دەفرۆشن. ئەردۆغان بەپەلا سەرۆکی مید دەنێرێتە بەغدا بۆ پاراستنی هاوپەیمانەکانی لە هەڵمەتی دژە گەندەڵی. لەگەڵ چڕبوونەوەی هەڵمەتەکانی دژە گەندەڵی و ئاشکرابوونی سەرچاوەی پارە و موڵکی بەرپرسانی عێراق لە هەولێر لا دوێنێوە لیژنەیەکی سەربەدەستەی دەستپاکی عێراق و هێزێکی دژە تیرۆری عێراق لە هەولێرن ئامانجیشیان دەست بە سەرداگرتنی موڵک و سامان و ئۆتۆمبیلی بەرپرسانی عێراقا کە لە پارێزگای هەولێر هەیەە. بەپێی زانیاریەکان ئەمڕۆ لە بۆرسەی هەولێر دەست بەسەر زیاتر لە 15 ملیار دیناردا گیراوە کە خاوەندارێتی بۆ یەکێک لە بەرپرسە گیراوەکان دەجێردرێتەوە جگە لە دەست بەسەرداگرتنی موڵک و ڤێلا و شوقە و ئۆتۆمبیلی دیکە. دادوەر مونیر حەداد یەکێک لە ڕاوێژکارانی یاسایی عەلی زەیدی سەرۆک وەزیرانی نوێی عێراق وەتی تا ئێستا 8 تۆمەتباری گەندەڵ لە هەرێم ڕادەست کراوەتەوە. دەسەڵاتدارانی هەرێم چەند ڕۆژێکە بەوردی چاودێری هەڵمەتەکانی بەغدا دەکەن بۆ ئەوەی بزانن تەیف سامی دەیگیرێت یاخود نا تا بڵێن وەزیرێکی گەندەڵ بووە بۆیە کێشەمان لەگەڵی هەبووە بەڵام تا ئێستا ناوی ئەو لە لیستەکاندا نییە. لەلایەکی دیکە دوای ئەوەی 2 مانگی ڕابردوو ستایشی فاڵح ساری وەزیری نوێی دارایی عێراقیان دەکرد ئەم مانگا چونکە داوای داهاتی ناونەوتی کردووە بۆ موچە کەوتونەتە تەقەکردن لێی. مەیدیای پارتی لە زاری ئەندامێکی شاندی هەرێم لە بەغدا گواستوویەتەوە کە وەزیری دارایی عێراق توند و وشکە خەڵکی کوردستان 4 ساڵی زەحمەتیان لە پێشە ئەمەش بەهۆی ئەوەی داوای 120 ملیار دینارەکەی کردووە. جێی باسە هەرێم شاندێکی نردووە بۆ کەمکردنەوەی ئەم بڕێپارەیە بەڵام وەزیری دارایی وتوویەتی نەینێرن لە موچە دەیبڕین و خۆتان پڕی بکەنەوە. هەڵمەتە فراوانەکەی عەلی زەیدی دژی سەرە گەورەکانی گەندەڵی لە عێراق ترسێکی قوڵی لای زۆرێک لە هێزە سیاسیەکان و وڵاتانی ناوچەکە دروست کردووە. تورکیا لە پێشەنگی ئەولایەنە نەدێت کە نیگەرانی ئایندەی هاوپەیمانە سیاسیەکانیەتی. بەپێی وتەی ڕافت جبوری ڕۆژنامەنووسی BBC ناردنی ئیبراهیم کاڵن سەرۆکی دەستگای هەواڵگری تورکیا مید بۆ بەغدا دەستوەردانێکی خێرا و ڕاستەخۆی ئەردۆغانە بە مەبەستی پاراستنی لایەنە سوننەکانە لە دەستگیرکردنیان. ئەنقەرا هەوڵ دەدات لە ڕێگەی فشارەوە ڕێگری لە لێپێچوونەوەی ئەو کەسایەتیانە بکات کە بەرژەوەندیەکانی تورکیا لە عێراق دەپارێزن چونکە هەر هەرەسێنانێکی ئەوان بە زیانی پێگەی ستراتیژی تورکیا لە ناوچەکەدا کۆتایی دێت. بەپێی زانیاریەکان جگە لە بەرپرسانی کورد چاوەڕێ دەکرێت عەلبوسی و خەمیس خەنجەریش بەداوەکەوە بن.